لە زنجیرە باسەکانی سەرەتای دروستبوونی بوونەوەردا ئەوەمان بۆ ڕوون بووە کە خوای گەورە سەرەتا لەکوێ بووە و ئەو مەخلوقاتانەی لە سەرەتادا دروستی کردون چی بوون. لەم زنجیرەیەدا باسی دروستبوونی فریشتە و جن و مرۆڤ دەکەین و بە هەمان شێوەی زنجیرەی پێشوو لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە باسی وردەکاریەکان دەکەین. بۆ ئەوەی بە شێوەیەکی باشتر لە بابەتەکان تێبگەن بینەری زنجیرەی پێشوو بن لە چەناڵی یوتیوبی بیزانە. بۆ ئاگاداربوون لە بابەتەکانمان سەبسکرایب بکەن و بۆ پشتگیریمان لایک و کۆمنت بکەن. پاشەوەی بۆمان ڕوون بووە کە خوای گەورە پێش دروستبوونی دروستکراوەکانی لەکوێ بووە و هەروەها ئەوەشمان بۆ ڕوون بووە کە خوای گەورە سەرەتا عەرشی دروست کرد و پاشان ئاو و قەڵەم و لەوح المەحفوظ و کورسی و ئاسمانەکان و زەوی دروست کرد. ئێستا دەینە باسی ئەوەی کە ئایا خوای گەورە دوای ئەمانە چی دروست کرد؟ یاخود بڵێن خوای گەورە هەموو ئەمانەی لە پێناوی چیدا دروست کرد؟ لە دوای هەموو ئەمانەوە خوای گەورە فریشتە و جن و مرۆڤی دروست کرد و مرۆڤیش کۆتا دروستکراوی خوای گەورەیە. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەفەرمێت فریشتەکان لە نور دروستکراون، جنەکانیش لە ئاگر و مرۆڤیش بەو شێوەیە دروستکراوە کە خوای گەورە لە قورئاندا وەسفی کردووە. فریشتەکان ڕەگەزیان دیاریکراو نییە، واتە نەنیریان هەیە نەمێ و زاوزێ ناکەن و هەروەها باڵیان هەیە، واتە توانای فڕینیان هەیە، بەردەوامی تەعای خوای گەورە دەکەن و هیچ بێفرمانیەک ناکەن. فریشتەکان جۆریان زۆرە و هەریەکان یاخود هەر کۆمەڵەیان خەریکی جێبەجێکردنی ئەمریکی خوای گەورن و هەندێکیان پلەیان بەرزە لای خوای گەورە و کۆمەڵێکی زۆر لە فریشتە لە ژێر دەستیدان، وەک فریشتەی گیانکێشان کە کۆمەڵێکی زۆر لە فریشتەی تر لە ژێر دەستیدان و بەردەوام ئیشیان ئەوەیە کە ڕۆحی ئینسانەکان بکێشن. ڕێژەی فریشتەکان لە گەردووندا زۆر زۆرە بە شێوەیەک کە تەنها خوای گەورە ژمارەیان دەزانێت. و پاشان خوای گەورە جنەکانی دروست کرد. خوای گەورە دەفەرمێت کە جنمان لە پریشکی ئاگر دروست کردووە، واتە ئەو بەشەی کە لە کۆتا بەشی سەرەوەی ئاگر لی جا دەبێتەوە. جان یەکەم جنە کە خوای گەورە دروستی کردووە و پاشان جنەکانی تر لەمەوە دروست بوون. جنەکان شێوە و جۆریان زۆرە، هەیانە غەواسە، واتە بە ئاسانی دەچێتە ژێر ئاوەوە بەناو دەریا و زەریاکاندا دەسوڕێتەوە و هەیانە توانای خۆگۆڕینیان هەیە بۆ هەموو جۆرەکانی ئاژەڵ و هەیانە توانای فڕینی هەیە و جۆری تریان زۆر زۆرە. جنەکان لە پێش مرۆڤەوە دروست بوون و ڕێژەشیان زۆر لە مرۆڤ زیاترە، بەڵام ناکۆکیەکی گەورە کەوتە نێوانیان و شەڕ و کوشتارێکی زۆر لە نێوانیاندا ڕوویدا. بۆیە خۆی گەورە سوپایەکی لە فریشتەکان بۆ ناردن و هەمویانیان نەفی کرد بوو قەراغی زەریاکان و دوورگە دوورەکانی ئەو پەڕی دنیا. و ئیبلیس یاخود شەیطان کە یەکێکە لە جنەکان ناوە ڕاستیەکەی عەزازیل بووە و خۆی گەورە پلەپایی زۆر بەرز کردەوە بۆ ئاستی فریشتە و هەموو جنەکانی ئاسمان و زەوی خستە ژێر دەستیەوە، لەبەر ئەوەی شەریفترین جن بووە و سەر بە بەڕێزترین هۆزی جنەکان بووە و هەروەها زۆر عالم و شارەزا و ئیمانداریش بووە. تەنانەت خۆی گەورە ئەو نەڕێزی لێ ناوە چوار باڵی پێبەخشی وەکو فریشتەکان. و پاشان کۆتا دروستکراوی خۆی گەورە ئادەم بووە. خۆی گەورە ئادەمی بەدەستەکانی خۆی لە یەک چەند خۆڵ دروست کرد کە فریشتەکان لەسەر زەوی بەرزیان کردەوە بۆ لای خۆی گەورە. و خۆی گەورە خۆی لە قورئاندا بۆمان باز دەکات کە بە فریشتەکان دەفەرمێت من جێنشینێک لەسەر زەوی دروست دەکەم. و فریشتەکان لەم کاتەدا بە خۆی گەورەیان فەرموو کە ئایا دەتەوێت دووبارە شەڕ و کوشتار و خوێنڕێژی لەسەر زەوی ڕووبداتەوە؟ فریشتەکان لێرەدا مەبەستیان لەوە بوو کە پێشتر جنەکان لەسەر زەوی بوون و بەو شێوەیە مامەڵەیان لەگەڵ یەکتردا کردووە. فریشتەکان بە خۆی گەورەیان وت کە ئێمە لە فەرمان دەرناچین و بەردەوام تۆ ماوە پاکی ڕاگرتووە. خۆی گەورەش پێی فەرمووت کە ئەوەی من دەیزانم ئێوە نایزانن و هەروە خۆشم دەزانم چی یەکەم و چی ناکەم. و دوای ئەوەی کە فریشتەکان خۆڵەکەیان برد، خۆی پەروەردگار خۆڵەکەی گۆڕی بۆ قوڕ و پاشان ئەو قوڕێشی گۆڕی بۆ قوڕێکی بەهێزتر و پتەوتر کە لە قورئاندا بە طین اللازب ناوی هاتووە. و پاشان خۆی گەورە ئەم قوڕە پتەوەشی گۆڕی و بردی قۆناغێکی ترەوە کە خۆی گەورە لە قورئاندا بە سەڵساڵی من حەمئین مەسنون وەسفی کردووە، واتە لەم قۆناغەدا خۆی گەورە شێوەی بە ئادەم بەخشی و کەمێک ڕەشباو بوو و هەروەها دەنگیشی هەبوو. لە کۆتا قۆناغدا خۆی گەورە ئادەمی لەسەر ئەو شێوەی کە هەی بوو و هێشتا هەر قوربوو گۆڕی بۆ شێوەی مرۆڤێکی تەواوەتی و بوو بە هەیکەلێکی ڕق، بەڵام لەم قۆناغەشدا هێشتا ڕۆحیتیان نییە. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەفەرمێت پاش ئەوەی خۆی گەورە ئادەمی دروست کرد وازی لێهێنا بۆ ماوەیەک و بەبێ ڕۆحداینە. هەندێک لە زانایان دەڵێن ئەو ماوەیە 40 شەو بووە. لەو ماوەیەدا فریشتەکان بەلایدا دەڕۆشتن و لێی دەترسان، بەڵام ئەوەی کە زۆر لێی دەترسا ئیبلیس بوو. بەردەوام لێی نزیک دەبووە بۆ ئەوی بزانێت چییە و چۆن دروست کراوە.
وەخوای گەورە ڕۆحی کرد بە بەری ئادەمدا و یەکەم شوێن کە ڕۆح پێی گەشت مێشکی بوو و پاشان وردەدا وەزی بەرەو خوارەوە تاکو گەشت بە قاچەکانی کە کۆتا بەشی لەشی بوو کە ڕۆح پێی گەشت و کاتێک ڕۆح دەگەشت بە هەر شوێنێکی لاشەی ئەوە قوڕەکە دەبوو بە گۆشت و پاژەمانە خوای گەورە ئەمری بە هەموو فریشتەکان و ئیبلیس کرد کە سوژدەی ڕێز ببەن بۆ ئادەم هەموو فریشتەکان گوێڕایەڵی ئەمرەکەی خوای گەورە بوون و سوژدەیان برد بۆ ئادەم جگە لە ئیبلیس کە سوژدەی نەبردو لەو ساتەوە خوای گەورە لە ڕەحمی خۆی بێبەری کرد و بوو بە گەورەترین دوژمنی مرۆڤایەتی